والله هیچ سەرۆکی حکوومەت وە بوو ڕاست بوو منش دیتم گوتی قەرزدارین بەس پێم سەیرە نە مەعاشێک درایە نە خزمەتگوزاریەکمان هەبووە کە یعنی نوێ بێ وەرە ئێستا وەرە ئەو هەولێرەی بزانە با دوو سعات باران باری لەسەر یەک بزانە هەموو هەولێرەکە بە بناوێ گەڕێیان نا ئێستا دوو بشکە باران لێ بێکسەر لافاڕێت نازانم 27 ملیاری لە سەرف بووە نە مەعاشەکە نە دینارەکە بیتە بەرچی ئەو خەرکەی و پێم نارن 27 ملیار دلار بە چ قەردارین ئەم بە خۆم گەنجێکم 5 ساڵە خوێنم تەواو کرد دینارم لە حکوومەتی وەرنەگرێت تا ئێستا دینارێک نایێت بەرچی من یعنی ئەو هەموو معاش خۆرە هەیە نە معاشێک دا نە هیچ پێم وابێ هەمووی لە دەرێ سەرف کرا ئەو پارە خزمەتی وڵاتەکانی دیکەی پێکرێت چ قمار بی چ ئافرەت بی چ کاری خراپی هیچ لۆمە نەبووە والله ژیانیان خراپە ژیان نییە کولەبەرجیە هەموو کەسێک تێدایە کەس هەیە ئەوڕۆکە مەحاناتی نەبی سوندی مەسوولەکان ناخۆم مەسوولەکانش پڕ بووینە خوا قڕیان کە هەر ئەوەندەی دەریم چیت کە ناریم دەرێم تۆرەی ئەم ملەتەیان لێ بتەوە تۆرەی ئەو هەموو حالمێن والله لێفی سەر شانی خۆمان بە پێشمەرگەی دادا پێشمەرگە هەر ناشمان ناسی بەحسیەکان ئێستا حکمی دەکەن ئەوان لە بەحسیەکان پیسترن خوا چاچیکە ئەرێ والله کوی برێ خراپە حاڵم ئەم کار کوڕی من تەکسی هەبوو 3 مانگە هیچ ئیشی نەکردیە ئەدەوەکە کوڕە وەحزی چی هەبی ئەمنی لەملا کوڕشکەی لەملە جنیشی لەملا محاش والله بە حیاتی دینارەکمان محاش والله درۆی دەکە ئاشە حەزری درۆی دەکە قەرداری چی والله گەلو خۆیان بردبیان لە شتیان پێکڕیبی دەبی وەلە هیچیان نەدایتە ملەت بە قورحان خانیم لەو هەولێرە لە کۆرانی جسرێ سەیداوەی مسادەرەکرا مارم مسادەرەکرا لۆ خۆم بە خۆم بە مندارم هەرەتە بووینە هەر ڕۆژێ لە شاخەک و لە جێیەکی بووینە هیچیان لۆ نەکردیمە هەتا ئێستا دەرکەم لەحیم کرا لە دەرکەی مامزەلالی نەحیم کرا نەی مەسعود وارزانیش نا والله کاکە پارە بە هەدارداری چی هەمووی هەردزە لە گەورە هەتا گچکە تەواو هیچ کە قسە پێ مەکەن خوا چاچکە والله پەیام ئەوەیە خوا چاچکە خوا چاچکە و ملەتە کۆی برەی خراپە پێی چانابی چونکە لەبەرەوەی لە خراپەوە دەستی پێکردیە تازە چانابی خوا چاچکە